مناقاوتي چییە؟ منا نەبێ ئاوەتی لە بنەماڵەیەکی تورکمان لەدایک بوومە لە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان لەدایک بووم بەشی یاسام تەواو کردووە بەداخەوە کاری سیاسی ڕێگە نەدا بتوانم ماستەر و دکتۆراش تەواوی بکەم بێشتر مامۆستا بووم لە ناوچەکانی هەرێمی کوردستان لە چوار من مامۆستایەتیم کردێ و لە قەرەقاجین و لە گەورگۆشک و لە شەمامەک و لە گرمامەک و ئەنە هەمومان مامۆستایەتیم کردە وە لە یەکەم دەست بەکاربوونم وەکو مامۆستا وانەی کوردیم وتووە بە خۆشحاڵیەوە توانیتم قوتابیەکانیشم سەر بکەون کە لە یەکەم جار من دامەزرام بەڕێوبەرەکەم وتی تۆ لە پێکهاتەی تورکمانی وانەی کوردی لەوانەیە هەندێک ئەستەم بیتن من دایمەن حەزم لە شتی قورس و لە شتی شتێکە کە مەحاڵە جێبەجێ بکرێتن ئینجا خۆم حەز دەکەم لەو کارانە زیاتر کار بکەم بە پشتوانی خوا توانێم قوتابیەکانیشم سەر بکەی و خۆشم لە کاری مامۆستایەتی سەرکەوتو بووم دواتر دەست بە خوێندنی زانکۆی جیهانم کرد و لەوێش وەکو پارێزەر ئێستا بەردەوام. بیرۆکەی دامەزراندنی حیزبەکەت لە چیەوە سەری هەڵدا لە کاتێکدا چەندین حیزبی دیکەی تورکمانی لە ساحەکەدا بوونی هەبوو ئایا چێ لە پشتان بوو؟ لەوانەیە پێشی ئێمە چەند حەزبێک دامەزراوتە بەڵام لەوانەیە ئەوەی ئایدیۆلۆجیای سیاست و بیر و بۆ چوون ئایدیای حزبی ئێمە جیاواز بیتن لەگەر حزبەکانی تردا بۆیە بە پێشتوانزانی کە پارتی چاکسازی تورکمان دابمەزرێتن بۆ ئەوەی هەنگاوی تازە و سیاسەتەکی استراتیزیەتی تازە لە چوارچێوەی دامەزراوەکانی هەرێمی کوردستان کار بکاتن سەرڕای ڕێزگرتن لە یاساکاندا ئەوە زۆر بە پێویستوانزانی کە حزبێک لەدایک بێتن بەشێک لەو کارانە کە ئەنجام نەدراوە ئێمە هەوڵ بدەین ئەنجام بدەین و ئەتوانم بڵێم تا ئێستا پارتی چاکسازی تورکمان بەشداری لە سێ خولی پەرلەمانی کوردستان بووە سەرکەوتەکی باش بەدەست هێنا و لە خولی سێ پەرلەمانی کوردستان بەڕێز عەبدولقادر وازگار کە ئەندام پەرلەمان بوو لە خولی 4 و 5 بەندە وەکو ئەندام پەرلەمان لەوەلام خولێ بەکو دەست لەناو دەستەی سەرۆکاتی سکرتێری پەرلەمانی کوردستان بوو واتە پارتەکەمان گەیشتە ئەو ئاستای ئەتوانیتن وەکو حزبێکی دەسەڵاتدار و حزبێکی بەهێز لەناو کۆمەڵگایەکە و لەناو پێکاتەکەی خۆی دەست بە کاری سیاسی خۆی بکاتن و بەردەوامیشە لە کاری سیاسی خۆی. باشە لەو ماوەکەمەدا چۆن توانیتان حیزبە تورکمانەکانی دیکە جێ بهێڵن و ببنە یەکێک لە حیزبە کاریگەرەکانی پێگاتەی تورکمان؟ خۆی گرنگە تۆ بعدی سیاسی هەبیتن ئێمە دووربینی سیاسیمان هەبوو ئێمە تەنها کار لەسەر پێکهاتەیەک نەمان دەکرد کار لەسەر پێکهاتەکانی خەڵکی کوردستانمان دەکردووە هەموو کۆمەڵگای خەڵکی کوردستان لای ئێمە گرنگ بوو و سیاسەتی هەرێمی کوردستان لەگەر سیاسەتی پارتی چاکسازی تورکمان هەمان سیاست بوو ئەویش بە بەرژەوەندەکانی باڵای هەرێمی کوردستان ناسرا بوو کە دەبێ مؤسسەتەکان دامەزراویتن سەرڕای ڕێزگرتن لە وڵاتە ئیقلیمیەکان کە هاوکارمان بوو لە پاراستنی ئەو قەوارەیە. وەک ژنێک چۆن توانیت ببیتە سەرۆکی حیزبێک لە کاتێکدا دەگمەنە لە هەرێمی کوردستان و عێراقدا ژنێک سەرۆک حیزب بێت؟ بەپێی زانیاریەکانم لە ئاستی عێراق و هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم یەکەم ئافرەت بوو وەکو سەرۆکی پارتێکی تورکمانی بوو و یەکەم ئافرەت بوو کە پۆستێکی باڵا درا بە پێکاتی تورکمان کە بەندە ئەو پۆستەی توانێ بەپێی پێویست کارەکانی خۆی ئەنجام بدەن. ژینگەی پێکەوەژیان لە هەرێمی کوردستاندا چۆن دەبینیت؟ پرسیارێکی زۆر گرنگ و هەستیارە ئێستا پێکهاتەکانی تەواوی هەرێمی کوردستان بە تورکمان و کوردستان و سریان و عاشور و ئەرمان تا دەرچوونی بریاری دادگای فیدراڵ ئەتوانم بڵێم پێکهاتەکان زۆر لەناو هەرێمی کوردستان مافەکانیان پارێزراو بوو و ڕێزیان لێ دەگیرا و هەر مافێکشیان هەبایە ئەمان توانێ بەپێی یاساکان ئەو مافانە دەستەبەر بکەین بەڵام لە دوای بریاری دادگای فیدراڵ کە بەداخەوە لەناو هەرێمی کوردستان چەندە حزبی دەسەڵاتدار هەیە و چەندە حزبی ئۆپۆزیسیۆنیش هەیە بەڵام هیچ کاتێک هیچ حزبێک ڕێگە بەخۆی نەداوە پێکهاتەکان بۆ مەرامی حزبی سیاسی خۆیان بەکاربێنن تاکە حزبێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ ئەوەی ڕاو بۆ چوونی پێکهاتەکان وەربگرن و بێ ئەوەی گفتوگۆ لەگەڵ ئێمە بکەن لەسەر کورسی کۆتاکان و پرۆژەیان هەبێتن لەسەر دابشکردنی کورسی کۆتاکان ئێمە لە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان خوشکی ئەزیزم دکتۆرە ڕێواز و برای بەڕێزم دکتۆر هێبن و بەندە یەک تیم کارمان کردووە هەمیشە بەرنامە و کاری پەرلەمانی بە تەوافقمان ئەنجام دەدا
و هیچ کاتێک هیچ بەرنامەیەک نەدەچۆ بواری جێبەجێکردن ئەگەر ڕاو بۆ چوونی هەرسێکمان پێکەوە یەکدەنگ نەبای لەسەر بابەتێکی دیاری کراوە. ئێمە هەمیشە کارمان کرد کە ئەو تەنگەژە و ئەو ناکۆکیە و ئەو لێک تێنەگەیشتنە لە نێوان هەردوو لاینی سیاسی هەبوو نێوان پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە نەبینە تەڕەف، بەڵام کە پرۆژەیەک پێشکەش دەکرێتن و دەست بۆ مافەکانی تۆ دەبن بێ ئەوەی ڕاو بۆ چوونی بەندەی وەربگرن، بێ ئەوەی ڕاو بۆ چوونی لاینە سیاسە پێکهاتەکانی وەربگرن، بێ ئەوەی ڕاو بۆ چوونی نوێنەرانی پێکهاتەکانی ڕاستەقینە و دەستەواژە زۆر بەکاردێن نوێنەرە ڕاستەقینە نە یاخودنا نوێنەرە ڕاستەقینە کە لە لای خەڵکی کوردستان و دەنگی پێدەدرێتن بێگومان تۆ چ وافەکەتی ئەوی شار هەمان وافی هەیە، واتە بێ ئەوەی پەراوێزکردنی ئەو نوێنەرانە پرۆژەیەکیان پێشکەش کرد بە چوار لایەن مستەوەی گۆڕان یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەر حیزبە ئیسلامیەکان، ئەوەی کە دابەشکردنی کورسی کۆتاکان لەسەر چەند بازنەیەک سەرڕای ئێمە چەند تێبینیەکمان هەبوو لە ناو کۆبنەوەکانیشمان باسی دەکرد، بەڵام بەداخەوە گوێبستی قسەکانی هێمەیان نەدەکردو بۆ بەرژەوەندی مەرابی حیزبی سیاسی خۆیان بۆ بەدەهێنانی مافەکانیان و بۆ بەردەستەکردنی سیاسەتی خۆیان لە ناو پەرلەمانی کوردستان هەوڵیان دەدا ئێمەیان دابەش بکەن. دابشکردنەکەش بە شێوازێک بوو بەبێ دادپەروەرانە و بەبێ یەکسانی بوو. دواتر کە ئەم بریارە دەرچ دەمێ بێمێ ئەو خاڵی لێتان ناشارنەوە لەناو هەرێمی کوردستان ئێستا پێکاتەکان نیگەرانن، مەترسی لەسەر پرۆسەی دیموکراسیت لە عێراق و لە هەرێمی کوردستانیشدا هەیە، پاشگەزبوونەوەیەک هەیە لە پرۆسەی دیموکراسیەت و ئەو پێکەوە ژیانە هەبوو لە هەرێمی کوردستان ئێستا پاشگەز بوویتەوە لاواز بوویتەوە بگرە هەر بەرەو نەمان ئەڕواتن. یعنی ئێمڕۆ ئەگەر بە ئێمە بە بریارێکی دادگای فیدراڵ کە بریارێکی نادەستوریە و تەنها بریارێکی سیاسیە بۆ جێبەجێکردنی مەرامی سیاسی بە بریارێک مافەکانی ئێمە هەڵدەوەشێن و مافەکانمان زەوت دەکەن، مافەکانمان قۆڕق دەکرێت لە پێناوی حزبێک زیاتر کورسی بینی لە پەرلەمانی کوردستان. چ زەمانەتێک هەیە ئێمە وەکو پێکهاتەکانی تورکمان و کلدان و سوریان ئاشوری و ئەرمەن و لەگە برا ئاین و ئاینزانەکان بەیانێ هەڕەشە لە ژیانشمان نەکرێتن، لەمانەوەمان نەکرێت. هیچ زەمانەتێک نەماوە لە هەرێمی کوردستان، چونکە دەرگایەک کراوە لە دەرەوەی یاساکان، دەرگایەک کراوە لە دەرەوەی ئیتفاقیاتی استراتیزی کەوا دەستبردن بۆ بەشێک لە مافە سروشتیەکانی خۆمان بە ڕێگای دادگای فیدرال یەکلا دەکرێتەوە. تەواوی گەڵانی عێراق دەنگیدا بە دەستورێک لەوەی مافەکانمان پارێزراویتن، ئێمە دەنگمان نەدا بە دەستورێک مافەکانمان پێشێر بکرێتن. بەڵام گەورەترین کێشە لە هەرێمی کوردستان چییە؟ ئەویش ئێمە خاوەنی دەستوری خۆمان. باشە بۆچی خاوەنی دەستورێک نین؟ کێ بەرپرسە؟ بۆچی عێراق لە 2023 ئازاد بووە بەڵام خاوەنی دەستوری خۆی؟ ئێمە بۆچی نیمانات لەبەر ئەوەی نەیمانە چونکە لە یەک ترازان هەیە لە نێوان لاینە سیاسەکان، لە یەک تێنەگەیشتن هەیە، ڕێککەوتنی سیاسی و استراتیزی نییە، ڕێککەوتن لەسەر مەبادی ئەساسی ناکرێت، ڕێککەوتن لەسەر داهاتوو ناکرێتە، ڕێککەوتن لەسەر دامەزراندنی پێکەنانی کابنەیەک دەکرێتن بۆ 4 ساڵ، ڕێککەوتن ئەنجام نادرێتن تۆ لە باشی و لە خراپی پێکەوە هەنگاوبنێن. لە شتە باشەکان ئەگەر حکوومەت یاخود دامەزراوی پەرلەمانی کوردستان کارێکی ئەنجام بداتن ئەوە هەموو حیزب و دەسەڵاتدارەکان و ئۆپۆزیسیۆن دەبنە خاوەنی ئەو کارە چاکانە. بەڵام ئەگەر لە کارە خراپەکان بەشێکیان خۆیان دوور دەخەن، بەشێک لە حیزبەکان ڕێزم بۆ ئۆپۆزیسیۆنیش تا 4 ساڵ پێشی تەواوبوونی کۆتایی خولی پەرلەمانی کوردستان بەرەو هەڵبژاردن ئەڕۆی لە هەم خولێکی پەرلەمانی کوردستان ئەوە بەداخەوە بوویتە دیاردەیەکی زۆر خراپ، دەکشێنەوە لە حکوومەت، دەکشێنەوە لە ناو مؤسساتەکانی هەرێمی کوردستان. بۆچی؟ خۆیان بۆ ئۆپۆزیسیۆن هەژمار دەکەن تاکو دەنگ و ڕەنگی خەڵکی ناڕزای هەرێمی کوردستان بۆ خۆیان وەربگرنەوە. ئێوە خەڵک هەرێمی کوردستان ئەوەندە ئاستی ڕۆشنبیریان لاوازە نەزانن ئەمە تەنها بۆ یاریکردنە و بۆ سەرنجڕاکێشی سۆز و عەتفی خەڵکی کوردستان تاکو دەنگی ناڕزایان پێ بدرێتە. پەیوەندی تورکمانەکان لەگەڵ حیزبەکانی دیکە چۆنە؟ لەو پەڕی ئاستی باشیدایە تەنها لەگە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ ئەوەی ڕێز لە بۆچوونی پێکاتەکان بگرن بریار لەسەر ئێمەیاندا. ئێمە هەندێک نیگەران چ جۆرە پەیوەندیەک ئێوە و پارتی دیموکراتی کوردستان پێکەوە دەبەستێتەوە؟ پەیمانی لەگەڵ
پارتی دموکرات کوردستان سەرجەم پێکهاتەکان و ئەحزاب پێکهاتەکانی هاوپەیمانن لە پێناوی پاراستنی مافەکانمان لە پێناوی ڕێزگرتن لە مافەکانمان لە پێناوی مانەوەمان لە هەرێمی کوردستان. باشە لە پێناو مافەکان و مانەوەتان نەدەکرا نەبنە بەشێک لە ململانیەکان و بە هەمان دووری لەگەڵ هێزەکانی دیکەدا باڵانسی پەیوەندیەکانتان بپارێزن؟ نەخێر ئەوە ئامانجگرتنە لە لاوازکردنی قوارەی سیاسی هەرێمی کوردستان هەنگاو بە هەنگاو دێن یەکەم جار بۆ کۆتاکان دواتر بۆ دەست دەبن بۆ کێشە دروستکردن بۆ موچە خۆڕەکان تاکو بڵێن ئەوە فەرموو موچە دوا کەوت لە کاتێکدا بریاری دادگای فێرا دەبایە موچە کاتێک لە بەغدا موچە دابش کرد دەبێت لە هەرێمی کوردستان هەمان شێوە بیتر بۆیە بریاردان لەسەر هەرێمی کوردستان زۆر ئاسانە بەڵام جێبەجێکردن و لە کاری باشەکان هیچ کاتێک ناتەکەیە. بەڵام بۆچی ئەوە بوونەتە بەشێک لە ململانیەکان؟ ئەو پرسیارە لەوان پرسیار کەمسانە بۆچی بووینە بەشێک ئێمە هیچ بەشێک نینە بەڵام خۆیان ویان لێ کردکەوە بۆ خەڵک ڕوونکەنەوە کە پێکهاتەکان بوویتە بەشێک لە ناو ململانەی سیاسی بەڵام هیچ کاتێکدا ئێمە ئەوەی قبول ناکەین ڕەتی دەکەینەوە پێچەوانەوە ئێمە بووینە قەڵخان بۆ ئەوەی سەقامگیری هەرێمی کوردستان پارێز. وتت ئێوە هاوپەیمانن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان. باشە ئەم هاوپەیمانەتیە ئەوەی نەکردوێتە تەڕەف لە ململانیەکاندا؟ یەکێتی نیشتوانی کوردستانش لە پێکهێنانی حکوومەت لە هاوپەیمانەتی کردو لەگەڵ پارتی دیموکراسیۆن لە پێناوی بەدەستهێنانی مافەکان و بۆ بەرژەوەندی حیزبەکەی بزوتەوەی گۆڕانش بە هەمان شێوە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە خولەکانی ڕابردوو بە هەمان شێوە کۆمەڵی دادگەری بە هەمان شێوە. کەواتە تەنها هاوپەیمانەتێکی سیاسیتان هەیە لەگەڵ پارتی ئەوە ڕاست نییە کە دەوترێت ئێوە بەشێکن لە پارتی دیموکراتی کوردستان؟ ئەوە بۆ ڕازیکردنی دەنگدەری خۆیانە بۆ کورسی زیاتر بەدەجێت ئەگەر خۆشیان باش ئازارە لە ئێمە ئەو شتە ئەسڵ ئەساسی نییە. بەڵام پاساوی ئەوان ئەوەیە کە لە چەندین ساڵی ڕابردوودا لە هەموو هەڵوێستە سیاسی و بڕیارەکانی پەرلەماندا ئێوە لەگەڵ پارتیدا بوون. هیچ بریارێکی پەرلەمانی کوردستان بۆ پارتێکی دیاری کراو نەدراوە چکە پرۆژە لە لای سەرجەم حیزب لایەنە سیاسی کوردستانی و تورکمانیەکان پێشکەش دەکرا و لە ناو پرۆژە یاساکەدا ئەندامی یەکێتی پەرلەمانە بۆ ئەندامی پەرلەمانی یەکێتی هەبوو پارتی هەبوو گۆڕان هەبوو یەکگرتووی ئیسلامی هەبوو کۆمەڵی دادگەری و تورکمان هەبوو مەسیحیش هەبوو ئەوان چۆن بوو ئەوان ڕەوا دوایە لێرە شتەکەیە ئێمە ئیرادەی خۆمان لای خۆمانە ئێمە ئازادین بریار بدەین لە چ پرۆژەیەک لەگەڵ پارتی دەبین لە چ پرۆژێک لەگەڵ یەکێتی دەبین. باشە هیچ کاتێک هەبووە دەنگ بدەن بە پرۆژەیەکی یەکێتی یاخود لایەنە سیاسیەکانی دیکە لە پەرلەمان یان لە بڕیارێکی سیاسیدا هاوڕای پارتی دیموکراتی کوردستان نەبن؟ هیچ پرۆژەیەک بە تەنیا لەلایەن حیزبێکی دیاری کراو ناتوانێت ئێمە تەنها دەنگ بە پرۆژێکی حیزبێکی دیاری کراو بدەین هەمیشە پرۆژەی کوردستانی بووە. پەیوەندی ئێوە لەگەڵ تورکیا چییە و لەسەر چ بنەمایەکە؟ ئێمە لەگەر هەردوو وڵاتی ئەقلیم پەیوەندێکی باشمان هەیە و هیچ کێشەمان نییە لە ئاستی دامەزراوەکانی هەرێمی کوردستان ئێمە تەعاون دەکەین و ئەوان ڕێز لە ئێمە دەگرن ئێمەش ڕێز لە ئەوان دەگرین ئێمە کوردستانینە و ئەوان وڵاتێکن دەیانەوێ بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستانیش پارێزراوە ئێمە پەیوەندی دامەزراویمان هەیە پەیوەندی شخصیمان نییە. ئاماژەت بەوە کرد لە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا هێرشێکی کۆمنت و ناوزڕاندن بۆ سەر تۆ بەڕێوە دەچێت ئایا بۆچی بە دیاریکراوی تۆ کراویتەتە ئامانجی ئەو هێرشانە؟ لە سۆشیال میدیا ئەوانەی کە هیچ ئیش و کاریان نییە و بۆ ئەوەی حەز و ئارەزوی خۆیان و بۆ ئەوەی کۆمنت و لایف و ڤیدیۆکانیان زۆر بیتن و کۆمنتیان زیادتر بیتن و سەرنجی خەڵکی ڕادەکێشن بە دروستکردنی هەندێک ڤیدیۆ ئەویش هیچ کاریگەری لەسەر کاری سیاسی من ناکاتن بە پێچەوانەوە هەر حیساب بۆ ئەم کارانەش ناکەم کە خۆم زۆر لەوان گەورەترم ئەو کارەشم کردو هیچ کاتێک پەشیمان نەبوومە ئەو ئەنگاوەشم ناوە هیچ کاتێک لی پەشیمان ناوە بەشێک لە سایتەکانی یەکێتی نیشتوانی کوردستانیش بڵاو دەکرێتەوە بینیتم بەداخەوە یان ئەوەتە دەبێ ئەوان ڕوونکردنەوەی بدەن کەوا ئێمە دوور نزیک ئاگەمان لەو سایتانە نییە چکە سوکایتکردنە بە پێکهاتەکان سوکایتکردن نییە بە بووناقاوەتی چکە بووناقاوەتی هاوڵاتێکی ئەم وڵاتەیە کارم کردو لە بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان و بۆ پاراستنی دامەزراوەکانی حکوومەت هەرێمی کوردستان بەڵام ئەو سوکایەتیە کردینە بەداخەوە ئاستی ڕۆشنبیری خۆیان بەدا دەخەن. ئێستاکە ئێوە وەکو تورکمانەکان لە چی نیگەران؟ لەوەی نیگەرانین کە بەشێک لە حیزبەکان دڵخۆشبوونی خۆیان پیشانیاندا بەرامبەر بە بریاری دادگای فیدراڵەوە لە نەمانی کۆتایی ئەمە لەوەی نیگەرانی ناوەی لە سۆشیال میدیا چ دەگوزارێ ئەسەر ئەو دەستەواژانە هەر بە پێویستیش نازانم بەکاریشی بینم کە دەستەواژەیەکە لە ئاستی ئێمەدان نییە و هیچ پەیوەندی بە ئێمەوە نییە
وەکو خۆت سوۆشیال میدیا زۆر بەکاردێنیت؟ هەرخۆم دایمی لەسەر سوۆشیال میدیا. بە پێکەنینەوە باست لە هەندێک لە کۆمنتەکان کرد. هەڵوێست چییە کاتێک ئەو کۆمنتانە دەبینیت؟ کوڕەکەم زیاتر تاقی بە شتانش دەکاتن. ڕۆژێک لە ماڵەوەداش لە کۆبنەوە گەڕامەوە یەکەم ڤیددیۆم بینی کە لەسەر قسەکەی جەنابەت کە باست کرد لەسەر ئەو دەستەواژێ هەرچەندە نامی هەر دەستەواژەکەش بەکاربێنم چکە شتەکە هیچ پەیوەندی بە پێکاتەکەوە نییە. وێنەی منیان بڵاو کردیە و لەو مارێ و نازانم ئەو شتانە پێکەنیم گوتم خەڵک بریار دەداتن مناقەهەوە چی دەچێویتم. من خزمەتکاری خەڵکی کوردستانم، پۆستم هەبی پۆستم نەبیتر. من لە وڵاتە لەدایک بوومە و تا مردن بەردەوامدەم لە خزمەت. هیچ یەکێک لە کۆمنتەکان توی خستۆتە پێکەنین؟ لە هەموو کۆمنتەکان من پێکەنینم دێتن چکە هەندێک کۆمنت هەیە شتووە ئەنووسیتن و جەڵاد و نازانێت ئەو شتانە و لە کاتی بەعس نازانم جارێت تەمەنەکەم ئەو نی هەتا لەدایک بووم تا لەگەر کاتی بەعسی شکارم کردویت. یعنی هەندێک شت دەنووسن کە خۆشیان باوەڕی بخۆیان ناکەن. بەڵام لە ئەوەی هەندێک ڤیددیۆ هەیە 20 جارە 30 جارە دووبارە دەکرێتەوە بەس سەمیل چیە ئەوەیە کۆمنت و لایک و ڤیو زیاترەوە زیاتر لە تیکتۆک لەو شتانە بڵاو دەکرێت. هیچ کۆمنتێک هەبووە نیگەرانی کردبیت یاخود ئازاری دابیت؟ بڕواو کە خۆم بنەماڵەکەشم هاوسەریشم ئەوانەی لاینگرانی خۆم و خۆشەویستەکانیشم و حزبەکەشم هیچ کاتێک بەهای نەبووە ئەو شتانە لای ئێمە بە پێکەنین و هەموو شتێک باوەڕگرتووە. ئیتر گەردەنیان ئازابیتن من دڵم فراوانە و هەرچی دەنووسن هەرچی بڵاوی دەکەنەوە ئەوان شاوڵاتی ئەو وڵاتەنە. من لە بەربەرژەوەندی وڵاتەکەی خۆم ڕەخنەش و گلەییش و لێم بکرێ و ئاساییە لای من. وەگوتت بڕیارێکی قورس و چارەنووسساز لە دشتان دەرکراوە. ئایا هەڵوێستی داهاتووتان چی دەبێت؟ ئێمە هەڵوێستەکانمان بەردەوامە کۆبوونەوەکان زیرە کۆبنەوەکان بەرداوام کۆبنەوەی سەرجەم پارتە لاینە سیاسیەکانی پێکاتەکانی تورکوان و کنداسیان ئاشری و ئەرمەت بە ئامادەبوونی بەشێکی زۆری لە قونسڵگەری و نوێنەری قونسڵەکان لە هەرێمی کوردستان لەسەر ڕاوبۆچوونی پێکاتەکان بوو لەسەر بریاری دادگای فدرال کە نیگەرانن و ئەم بریارە بریارێکی سیاسی بریارێکی نادەستوریە بریارێکە لە یەکترازان دروست دەکاتن بێبەشکردنی پێکاتەکان دەکاتن لە هەڵبژاردنەکان. لە کۆبوونەوەتان لەگەڵ کونسڵخانەکان و هەڵوێستی کونسڵخانەکان و وڵاتانی ناوچەکە چی بوو سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی؟ هیچ وڵامیان نەبوو لەبەرەوە ئەوان تەنها بەس نۆتیان وەردەگرت و وڵاحەزەکانیان تێبینەکانیان هەمویان دەقنووسیان دەکرد و دواتر بێگوان لەگە وڵاتەکانی خۆیان قسەکرد. کەواتە ئێستا لە پاش نەمانی کورسی کۆتاکان ئامادەن بەشداری بکەن لە هەڵبژاردن؟ ئێمە جارێ لەسەر هەڵبژاردن نامانەوە هیچ کۆمنتێکمان هەبێتن. ئێمە جارێ داکۆکی کار دەبین و پێداگیری دەبین لەسەر ئەو مافەی کە بە یاسا وەرمانگرت بوو و بزانین بە چه حەقێک بێ ئەوەی ڕاوبۆچوونی پێکاتەکان وەربگیرێ بە بریارێکی دادگای فدرالی نادەستوری و بریارێکی سیاسی کۆتاکان هەڵبژاردن. چاوەڕوانن لە چێ وەڵامتان بداتەوە؟ داوای هیچ ڕوونکردنەوەیەکتان کردووە؟ بەڵێ ئێمە چەند زنجیرە کۆبنەوەشمان دەبیتن و چەند سەردانیشمان دەبیتن و چەند بریارێکیش دەبێت بریاری سیاسی. بڕیارەکانی دادگای فیدراڵی قابلی ئەوەنین تانیان لێ بدرێت. ئایا هیچ دەرچێکی تر هەیە لە ڕووی یاسایی یان سیاسیەوە؟ ئێمە ناکەوینە پێش حەدەست هەموو شتێک دەرچەی دەبێت.